شاری بایا کە لە ئێسادا دەکەوێتە سنووری ئیتاڵیا شارێکی هەڵکەوتوو لە کەناری دەریا بوو کە بە سەرچاوەی ئاوی کانزایی و وەک هاوینە هەوارێک لە ڕۆخی دەریا لە سەردەمی ئیمپراتۆریەتی ڕۆما ناسراو بوو. لەو سەردەمەشدا یەکێک لە شارە ئاوەدان و دەوڵەمەندەکانی ئیمپراتۆریەتی ڕۆما بوو. شارەکە بە ئەدەبیات و ڕۆشنبیری و خواردن و خواردنەوە ناوبانگی دەرکردووە. بەڵام بەهۆی چالاکبوونی چەند گڕکانێک لە سەردەمی ڕێنسانسدا بە تەواوەتی کەوتە ژێر ئاوەوە. سەردەمانێک بایا سەرنجی دەوڵەمەندان و کاربەدەستانی ئیمپراتۆریەتی ڕۆمایی بۆ لای خۆی ڕاکێشا و بەدەیان کانیاوی کانزایی کە بە ئاوە تایبەتەکانیان بە شیفا دادەنران و بۆ چارەسەر بەکاردەهات هێندەی تر ناوبانگی بە شارەکە بەخشی بوو. دیمەنی جوان و ئاوی شیفا بەخش وای لە کاربەدەستان و دەوڵەمەندەکان کرد ڕووبکەنە شارەکە بەدەیان ڤێلاوتەلار بە پێی باشترین ستانداردەکانی ئەو سەردەما دروست بکەن. جگە لەم کەسانە بەدەیان شاعیر و خاوەن بەهرە ڕوویان لە شارەکە کرد. دەشوترێت بایا لە ناوی یەکێک لە کارەکتەرەکانی هۆمیرۆس نووسەری داستانی ئۆدیسە بە ناوی بایۆسەوە وەرگیراوە. بایۆس کەشتیوان بوو و پاش مردنی لە نزیک ئەم شارە بە خاک سپێردراوە. لە ئێستاشدا کەنداوێک لە شارەکەوە نزیکە کە بە کەنداوی بایا ناسراوە. سەرچاوە مێژوویەکان لەگەڵ هەموو ئەو پێشکەوتنەی ئەو سەردەمەی شارەکە دیمەنی جوان و تەلارە ناوەزەکانی بەڵام دانیشتوانی نغڕۆی چەند کردەوەیەک بوون کە شایستە بە مرۆڤ نەبوو، وەک بە کاڵاکردنی ئافرەت بە هەموو شێوەیەک و هەڵسوکەوت و هەوەسبازی بە تەمەنەکان کە وەک هەرزەکارەکان ڕەفتاریان دەکرد. بایا جارێکیش کەوتۆتە بەر هێرشی عەرەبەکان و دواتریش بە چالاکبوونی گڕکان بە تەواوەتی بوو بە نیشتیمانی ئاو و دەریا. لە ئێستاشدا بایا جگە لەوەی بووەتە جێی توێژینەوەی شوێنەوارناسان وەک پارکێکی دەریایی و مێژوویی ساڵانە بە هەزاران گەشتیار سەردانی دەکەن و بە بەلەم و جلوبەرگی تایبەتی ژێردەریا لە نزیکەوە بینەری دیمەنەکان دەبن. ڕاستە لە ئێستادا لە بری مرۆڤ ئاو دانیشتووی ئەم شارەیە، بەڵام پاشماوەکانیشی لە ژێر دەریاشدا هێشتا مەزنی ئەو شارستانیەتە و شارسازی بایا نیشان دەدات.